11 ساڵە بە شێوەی سربەخۆنەوە دەفرۆشێت و 28 میلیارد دۆلار قەرزارە. نەخۆشخانەکانیشی لەسەر ئەرکی خێرخواز دەڕوا بەڕێوە، بەڵام لەوەش ناگەڕێ و دەست دەبا بۆ تاڵانکردنی ئەو سندوقەی داهاتەی بریتی بۆ لە پارەی خێرخوازان کە بۆ کڕینی دەرمانی نەخۆشانی شێرپەنجە بەخشی بوویان کە لێشیان دەپرسی دەڵێن داومانە بە موچەی فەرمانبەران. هیچ بانکێک بەو لقی بانکانەشی کە سەر بە حکوومەتی ناوەندی بوون نەما تاڵانی نەکات و هەرچی پارەی هەیە نەیبا. دەڵێ قەرزم بۆ موچەی فەرمانبەران کردووە کەچی قەرزاری 6 ساڵی فەرمانبەرەکانێتی بە شێوەی پاشەکەوت و موچەی تەواو. زیاتر لە 4 ساڵە ئەمریکا و حکوومەتی ناوەند مانگانە بە سەدان ملیار دیناری بۆ دەنێرن تابی داتە فەرمانبەر و پێشمەرگەکانی. داهاتی دایان دەواازەی سنووری و سەدان ملیار باج و ڕسوماتی سەپێنراوی سەر هاوڵاتیەکانی دەچێتەوە بەردەست. تازە دێن و دەڵێن داهاتمان نزیکە لە سفر و داوا لە خێرخوازانەکەین هاوکاریمان بکەن. هەرچی فەرمانبەری هەیە 29 ساڵە مانگانە ڕێژەیەکی زۆر لە موچەکەی دەبڕدرێ بۆ خانەنشینی کەچی نەپاری لێبڕینەکە دیارە نەخانە نشینانیش موچەی سەرەتاکانی ساڵی ڕابردویان وەرگرتووە. ئەمە وەصفی ئەو حکوومەتەیە کە بە قافڵەیەک وەزیر و بەرپرس و لەشکرێک ڕاوێژکار و شارەزاوە دوای 29 ساڵ ئیدارەی قەیرانێکی بچووکی پێنادرێت و لە هەر پێژاتێکدا ئیفلاسبوونی خۆی ڕادەگەێنێ. ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێستا کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کار و کەسابەت و ژیانی خەڵکی ڕاوەستا و سەخت کردووە و بۆتە بارگرانێکی سەخت بەتایبەت بۆ چینە هەژار و دەستکورتەکەی کۆمەڵگا. خەڵکی خێرخواز و دەستگا خێرخوازیەکانی لە نمونەی دەستگای خێرخوازی بەخشین بەهانای هەژار و نەخۆش و خاوەن پێداویستی تایبەتەوە دەچن لە دابینکردنی خۆراک و پێداویستی ڕۆژانە و دەوڵەمەندەکانیش ئەرکی دروستکردنی نەخۆشخانە و کڕینی ئامێرە تەندروستیەکانیان گرتوۆتە ئەستۆی خۆیان کەچی ئەو حکوومەتەی کەمینەیەکی سیاسی کردویانەتە مڵکی تایبەتی خۆیان و لە سایەیدا کەوتونەتە ڕیزبەندی دەوڵەمەندەکانی جیهان لە دابەشکردنی ئەو موچەی حکوومەتی ناوەندیش دەینێرێ بۆ فەرمانبەرەکانی ناتوانێت ڕۆڵی حەواڵەتچیەکی باشیش ببینێت و هیچ مانگێک بەبێ دواکەوتن و لێبڕین و بڵاوکردنەوەی ترس و دوودڵی دابەشی ناکە. لەم دۆخەدا کە دەستگا خێرخوازیەکان ئەرکی بەهاناوەچوونی هەژارانیان خستۆتە سەرشانی خۆیان ئەم حکوومەتە دەستەوسانە چاوی بڕیوەتە ئەو هاوکاریە و تازەترین لێدوانی ژمارەیەک بەرپرسی ئەم بەناو حکوومەتە داواکردنە لە خەڵکی دەوڵەمەند و خێرخواز کە هاوکاریەکانیان بدەنە دەست حکوومەتەکەی هەتا ئەوەش بە دەردی داهاتی نەوت ببات و خۆیان وتەنی بە شێوەیەکی دادپەروەرانە بەسەر هاوڵاتیاندا دابەشی بکەن. هەمان ئەو دەسەڵاتەی کە ڤایرۆسێکی نەبینراو بەرپرسەکانی لە کونجی ماڵەکانیان تون کردووە هەڵمەتێکی چاواشەکاری دژی خەڵک و دەستگا خێرخوازەکان دەست پێ کردووە و تۆمەتباریان دەکا بە شکاندنی شکۆی هەژاران لە ڕێگەی بڵاوکردنەوەی وێنەی کارە خێرخوازیەکانیان و لە ڕێگەی ئەو چاواشەکاریەشەوە دەیەوێ ڕای گەشتیش بەلاڕێدا ببات و خەڵک سەرقاڵ بکا بە لێدان و بەکەم سیرکردنی ئەو کار و کەمپەینە خێرخوازیانە و خۆشیان لە ژوورە داخراوەکاندا و لە کۆبوونەوەی ئەلکترۆنی پشتی کۆمپیوتەرەکانیان و بە قاقای پێکەنینەوە جارێکی تر خەریکی پیلانی بڕین و کەمکردنەوەی موچەی خەڵک بن. بەخشین دەستگایەکی خێرخوازی وەکو بەخشین لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا هاوکاری دارایی هەزاران خێزانی هەژار و منداڵی نازداری بێباوک و چارەسەری سەدان نەخۆشی گرتوۆتە ئەستۆی خۆی. خانووی بۆ دەیان خانەوادی بێلانە و مەئوا دروست کردووە. داهاتی هەموو ئەو شاکارانە پارەی ئەو خەڵکە خێرخوازە بووە کە وەک دەستێکی ئەمین لە بەخشینیان ڕوانیوە و سامانی خۆیان داوەتە دەست ئەو دەستە سپیانە. هاوکات کە دامەزراوەیەکی گەورەی وەکو پارلەمانی کوردستان لەم دۆخە سەخت و دژوارەدا ڕۆڵی تەماشاکار دەبینێ. سەرۆکەکەی دەڵێ کۆ ببینەوەیان نا هیچمان بۆ خەڵک پێ ناکرێ. فراکسیۆنی کۆمەڵ لە گەڕەکە هەژار نشینەکاندا سەرقاڵی گەیاندن و دابەشکردنی هاوکارین بەسەر هەژاراندا و بەرسیەک لە کۆڵانێکی قوڕاوی ئەو پەڕیشاردا هەبێ ئەوان بە کارتۆنێک خۆراکەوە لەوێن و سفرە و خوانی ماڵێک ئاوەدانەکەنەوە کە لەو دیو دەرگاوە چەند منداڵێکی برسی هەیە و چاویان لە دەستی ئەم خێرخوازانەیە کە دەسەڵاتێکی بێویژدان خۆیانی برسی و باوکیانی بێکار کردووە. دزی و تاڵانی بە ئاشکرا و خێر و هاوکاری و دەستگیرۆی خەڵک بەنهێنی هەمان ئەو ئاراستە خراپەیە کە لە هەندێک ماکینەی ئەعلامی و بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا خەڵکێک کاری لەسەر دەکا. ئامانجی کۆتاییشی دروستکردنی بازاڕێکی ئاڵۆزە بۆ دزی هەتا لە پاڵیدا لە کەسایەتیە دڵسۆز و خێرخوازەکانی کۆمەڵگە بدرێت و خۆشیان لە پشتەوە سەرقاڵی بازرگانی نەوت و جەوتی ئەم وڵاتە بن. کەسێک بە خەیاڵی داهاتوو بپرسێ دەسەڵاتێکی موفلیس و بێپلان کە خەڵکی بە برسێتی و بێموچە و بژێوی کردوتە ژوورەوە و نەهامەتی و هاواری هیچ کەس لە خەیاڵی دانیە ئەگەرم کەسایەتی و دەستگا خێرخوازیانەش نەبن هاوکاری خەڵک بکەن و بە فریان بکەون چی کارەساتێکی گەورەی مرۆیی لە کۆمەڵگەدا ڕووەدا. خۆ ئەگەر هەرێمی کوردستان حکوومەتێکی ڕەشیدی هەبوایە خەڵک پێویستی بە ڕێکخراوی خێرخوازی نەبوو تا هاوکاری بکە
بۆچوونێکیش هەیە پێی وایە بوونی نیەتی باش بۆ گەیاندنی هاوکاریەکان بەدەستی کەسی شایستە ڕێگری لە کاری خراپی دەسەڵات ناکە کە دوور نییە کارە خێرخوازیەکانی ژوەک هەر شتێکی دیکە قۆرخی چەند دەستگایەکی دروستکراوی خۆی لە هەردوو زۆنەکە بکە کە دوجار ئەوەشی لە دەوڵەمەند و کەسایەتی خێرخوازیەکانی دەسەنن ئەمانە بە منەت و بۆ کڕینی دەنگ و ویژدانی هەژاران بەکاری دێنن.